بەڵێ هەر سەبارەت بەو دۆخەی لە کەرکووکێ ئەو بڕیارانەی عراق بەرامبەر بارەمی کوردستانێکدا لە پابەندنەبەر بە دەستور کە پێوی پابەند نابێ و هەروەها بە نەناردی شایستە دارەکانی هەرێمی کوردستان گفتوگۆکەین لە بریتانیا بڕیارە ناڕەزایەتیە کرد دوو خۆ پێشاندان هەنە بەڵێ پێشاندانێک لە لەندەن بڕێ بەهێشتن لە هەمبەر بالیزخانەیە عێراق سوی و خۆ پێشاندانێکان ملیۆنیژی بڕیارە بڕێ بە بشتن لە بادینان تایبەت لە دهۆکی بەڵێ بڕیارەویش سبێنێ بێ پێگومان بەڵێ بۆەوەی بەریتانیا بزانین ئاماژ لە خۆپیشاندانەکە چییە دەیانەوێت چۆن ناڕازایەتیەکانیان بگەێنن گفتوگۆکەین لەگەڵ بەڕێز ڕزگار شێخ عەلی سەرۆکی ناوەندی ڕەوەندی کوردستانی بەریتانی لە ڕێگەی سکایپ لە لەندەنەوە لەگەڵماندا بەڕێز ڕزگار سڵاوتان لەبێ و کاتتان باش کاک ڕزگار بخێراتیش بۆ کوردستان 24 ئاماژتان لە خۆپیشاندانەکەی سبەینی چییە دەتانەوێت چ پەیامێک بگەینن بەناوی خودایی گەورە و مێرەبان بۆی من ڕاست بکەمەوە من بەرپرسی ناوەندی ڕەوەندی کوردستانیم لە لەندەن سەرەتا دەمەوێت سەرخۆشی بۆ شەهیدانە و چوار شەهیدەی لە کەرکووک سەر و نەوازش بۆیاندا بنوێنین و سڵاو لە هەموو خۆپیشاندەرانی کەرکووک مەش بەشێکین لەو خەمەی بەشێکین لەو کارەساتەی کە لە کەرکووک ڕوودەدا بۆیە بە پێویستمان زانی بەڕاستی خۆپیشاندانێکی هێمنانە بەیانی لە شاری لەندەن بەرامبەر سەفارەتی عێراق ئەنجامی بدەین و نامەیەکی ڕسمیشمان پێەیە بۆ سەفیری عێراق لە لەندەن بەڵێ ینی تەنیا خۆپیشاندانێک نییە ئێوە یاداشتێکتان هەیە کە بیدەنە باڵێزخانەی عێراق یاداشتەکەتان چی تێدایە بەتەکید یاداشتەکە نیگەرانی ئێمەیە باس لە هەموو شوێنە دابراوەکان دەکات نەک تەنها کەرکووک و باس لە ئەو بودجەی کە سیاسەتکردنی برسیکردنی حکوومەتی عێراق دەرەق بە ملەتی کورد کە ئەمە تاوانێکی مرۆڤایەتیە بێجگەلەوەی ئێمە بڵێن نامەمان بۆ شوێنی تری شەر ئامادەکرەوە بەڵام ئەمە کورتەی ناڕەزایی و گلەیەکانە کە بەیانی پێشکەشی بە سەفیری عراقی دەکەین لە لەندەن باشە و نامەیەک ئاراستەی سەرۆکوەزیرن بریتانیایەژێ کردە نامایە خودداوە چ نویسی بوو داخەزاش چژێش کرد بوو بەڵێ ئەم نامەی دووەم کە دەستگای نێودەوڵەتی پێشمەرگە بۆ کاری مرۆیی کە دەستگایەکی بەریتانیە لە 2009 لێرانە بە فەرمی سکالا و نیگەرانی خۆی گەیاندە سەرۆک وەزیرانی بەریتانیا نامەیەکی بە فەرمی ڕەوان کرد هەروەکو خۆتان دەزانن بەریتانیا وڵاتێکی زلهێزە و ئەندامێکی دایمی ئەنجومەنی ئاسایشە لە ڕێگایەوە دەتوانێت زەختێک لە حکوومەتی عێراق بکە بۆ برسی نەکردنی ئەو زوڵم و زۆر و ستەمانەی کە دەرعق بە کورد دەکرێت ئەو نامەیە لەلایەن دەستگای نێودەوڵەتی پێشمەرگە بۆ کاری مرۆی ڕەوان کراوت بەڵێ پێتان وایە ئەو نامەی کە دراوتە سەرۆکوەزیرانی بەریتانیا کاریگەری هەبێت لەسەر سنووردانانێک بۆ فشار و کردەوانەی حکوومەتی عێراقی بەرامبەر هەرێمی کوردستانێکە بەتەکید حکمی ئەم دەستگایە کە دەستگایەکی بەریتانیا دووەمین نیگەرانی هاوڵاتیانی ئێمە وەکو کە جنسیەی ئەم وڵاتەمان هەیە و بەڕەچەلە کە کوردین و ئەزانێ ئێمە زیاتر دەتوانین کاری تریش بکەین مەسەلەن سکالا لە دادگاکان بەڵام ئەوە بەتەکید کاریگەرێکی زۆر باشی دەبێ و داواکارم لە هەموو شوێنەکان ئەم کارە ئەنجام بدەن بەڵێ باشەوە پلانەدانێک و سبەهی خۆپێشاندانێ بکەن و نامەیە ئاراسای سەرۆکوەزیرن بریتانیای گیریە ینی پلانە نوێیان داهاتی چنە ji bo vê çendێک و فشارên we mezintir bibin berfirehtir bibin di Yeketiya Ewropayê de jî ji bilî Brîtanya طبعا بێگومان ناوەندی ڕەوەندی کوردستانی جارێ قۆناغی یەکەم لە بەریتانیا دەستمان پێ کردووە لەم قۆناغەیدا کە دەمانەوێ ئەو پێکەوە ژیانەی کە لە کەرکووکەیە بیپارێزین و دەمانەوێ بێجگەلەوەی شوێنی تر هەیە لە بەریتانیا ڕێکار بگرینە بەر وەکو باسم کرد سکاڵای فەرمی و بێجگەلەوەی لە دەتوانین بین بەرامبەر BBC ڕاگەاندنەکان بەجارێ کاکرزگار ببوورە کە بەحسە سکاڵای کردوێ سکاڵای دڵکێرێ تومارکەن کیش دادگەهێدێ تومارکەن ئێمە جارێ سەرەتا دەمانەوێت چاوەڕێی
چاوەڕێی سەرۆک وەزیرانی بەریتانیا بکەین إيه. بزانین ڕنگدانەوەکانی چۆن دەبێ ئەجینە سکاڵای لێرە لە بەریتانیا لە دادگای بەریتانی وەکو کورد سکاڵاکە تۆمار دەکەین دژی حکوومەتی عێراقی ئامادەنە سکاڵای وەرە بگرن دادگەهێن بریتانی ئامادەنە سکاڵا کوردێکی وەربگرن کوژ دەرڤی بریتانیەیە کا لەسەر بێتەکردن بڕیارێ لەسەر بدەن یان حکوومەتە بریتانیا نەچار بکەن و دەستوەردانێ بکەتن بە تەکید ئێمە لە ژێر ناوی دەستگای نێودەوڵەتی پێشمەرگە بۆ کاری مرۆیی و ناوەندی ڕەوەندی کوردستانی کە دوو ڕێکخرا و دەستگای فەرمین لە بەریتانیا بە تەکید بەڵێ ڕزگار شێخعەلی سەرۆکی ناوەندی ڕەوەندی کوردستانی سپاس کە لەگەڵماندا سپاس کاک ڕزگار